بەپێی ئاماری بەرگری شارستانی لە ساڵی 2024دا نزیکەی 10,000 ڕوودا و لە هەرێمی کوردستان ڕوویان داوە و 6,000یان لە هەولێر بوونە. لە ماوەی ساڵی 2024دا نزیکەی 600 ئۆتۆمبیل بە هۆکاری جیاجیاوە ئاگریان گرتووە. 594 ئۆتۆمۆبیل لە سەرجەم پارێزگا و ئیدارە سربەخۆکان لە ساڵی ڕابردوو سوتاوە بە چەندین هۆکاری جیاواز. لە کۆی گشتی هەموو ڕووداوەکان کە باسم کرد ساڵی ڕابردوو بەداخەوە 48 هاوڵاتی لە ڕووداوەکاندا گیانیان لەدەست داوە لە تەواوی کوردستان. بە مەبەستی بە دووەداچوون بۆ ڕووداوەکانی سوتانی ئۆتۆمبیل سەردانی پیشەسازی باکوورمان کرد لە هەولێر. وەستا و کەسانی شارەزا قسەیان بۆ کردین و وتیان خراپی کوالێتی بنزین و نزمی کوالێتی فیتپەمپەکان و چەندین شتی تر هۆکارن بۆ گرکردنی ئۆتۆمبیل. بلاجکتۆرە سینی دەبەسترێ لە دەعامی ڕائاگری دەگری جارێ نۆزل ئاگای لێنیە بنزینی لێدەچی دەکەوێتە سەر گزۆزی جارێ لەسەر قاعدە فیتپەم وایە دەردێتن واری دەردەینن کە واریان دەردەینە وایرەکە غێر ئیستۆک دەبی شەڕاری دەداتێ دەستێ زیاتر ئەو سێ شتەیە ئەو سێ بابەتەیە زیاتر. مەسەلەن تەریماتەکەی کە کرایە لۆی تەریماتەکەی کە کرایە بە تەواتی باوێتە جێ یعنی وایرەکان لە یەکتری قەیم کاتەوە دوور بن لە یەک ئاگری نەگریتن ئەوە هیچ مشکلەی نییە. بەنزینەکە هیچ ئەوەی ناکاتن بەس فیتپەمەکە شتی زاری کوالێتی فیتپەمەکە ئێستاکە فیتپەم هەیە لەناو کارتۆین دێتن هەفتە خۆی ناگریتن مەسەلەن هەفتە خۆی ناگریتن دەستێتەوە دیسان جاروێ بەنزینەکە تێچ دەدات جاروێ بەنزینەکە تێچ دەدات. هەر بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەرێم لە ساڵی ڕابردوو 594 ڕووداوی ئۆتۆمبیل تۆمار کراون و 94 کەسیش لەو شوێنانەی کەوە ڕووبار یاخود ئاوی هەیە خنکاون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.